بەناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان باز لە شکستی موچە دەکەین لە کابینەی نوێمدا 4 ساڵ تێپەر دەبێت بە سەردەست بەکاربوونی کابینەی نوێ بۆ یەکەم جار لەم کابینێ لێبڕینی موچە داهێنرا کەمەش شکستێکی کابینەی نوێمە لە مانگی 2020 بە پاساوی کەمبوونەوەی داهات حکومەت لێبڕینی موچەی پەیڕەو کرد کە بۆ یەکەم جار ڕێژەکەی لە 21 بوو بە هەمان شێوە لە مانگی 3 2020 ڕێژەی لە 21 لێبڕینی موچە پەیڕەوکرا لە مانگی 9 2020 ڕێژەکە کەم کرایە بۆ لە 18 لێبڕینی موچە بەڵام لە مانگی 2020 دووبار ڕێژەکەی بەرزکرایەوە بۆ لە 121 و لە 6 مانگی یەکەمی ساڵی 2021 لێبڕینی موچە بە ڕێژەی لە 121 بەردەوام بوو دیارە جگە لە لێبڕینی موچە کە دەمانگ پەیڕەوکرا لە ساڵی 2020 و 2021 حکومەت حەوت موچەی تەواویشینەدا لە ساڵی 2020 کە بەم شێوە بوو موچەی مانگەکانی 4 و 5 و 6 و 7 و 8 و 11 و 12 لە ساڵی 2020 بە تەواوەتی حکومەت موچەی ئەو مانگانەشینەدا کە تێگرای ئەو موچانە 6 تریلیۆن و 265 میلیارد دینار بوو. بەڵێ بینە سەر تێگرای لێبڕینی موچە و ئەو موچانش کە بە تەواوەتی نەدراون چەندە لێبڕینی موچە لە دەمانگدا ئەوەی کە لە موچەخۆران بردراوە لە کابینی نوێندا بڕەکەی 1 تریلیۆن و 854 میلیارد دینار بووەوە خەرج نەکردنی موچەی حەوت مانگی 6 تریلیۆن و 265 میلیارد دینار بووە واتە بە لێبڕینی موچە و بە کۆی ئەو موچانش کە حەوت موچەیە لە ساڵی 2020 نەدراوە ئەوەی کە لە موچەخۆران بڕاوە بڕەکەی 8 تریلیۆن و 190 میلیارد دینار بووە سەرڕاوی کە لێبڕینی موچە پەیڕەوکراوە و نەدانی حەوت موچە بووە بەرپرسانی کابینەی نوێم بانگشەیەوە دەکەن کە موچیان لە کاتی خۆیاندا داوە ئەمە لە دوانی مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی کاربەرەکەری هەرێمە لە 5 حوتی 2023 باز لەوە دەکات لەم کابینێدا هەموو موچەکان دراون وەکو با تاڵەبانیش لە بانگەشەی هەڵبژاردن پێش پێکێنانی کابینە نوێم لە 21 نۆی 2018 باز لەوە دەکات بەڵێنی گێرانەوەی پاشەکەوتی موچە دەدات و بە کرداریش دەیسێنێن بەڵام ڕایەوەی کە نەیتوانیم بەڵێنە جێبەجێ بکات لەگەڵ مەسرور بارزانی و لایەنە پێکێنەرەکانی دیکەی کابینە نوێم لێبڕینی موچەیان پەیڕەو کرد بەڵێ یەکێکی دیکە لە ئابڕوچوونەکانی کابینەی نوێم بردننی خانەنشینان بوو لە سەری موچەدا لە ساڵی 2022 لە مانگی 3 لە سلێمانی 2 خانەنشین و لە ئیدارەی سۆران 1 خانەنشین لە سەری موچە گیانیان لەدەستداوە و لە مانگی 5 2020 بامان شێوە لە سلێمانی حاڵەتی حاڵەتی گیان لەزدانی خانەنشینان بوو واتە 3 خانەنشین لە ساڵی 2020 بەڵێ 4 خانەنشین لە ساڵی 2022 لە سەری موچە گیانی لەدەستداوە جگە لە گیانە لەزدانی خانەنشینان لە سەری موچەدا زوڵمێکی دیکەی کە حکوومەت لە خانەنشینان دەکاوی ژەوەیە کە بەشێکیان موچەکەیان زۆر کەمە نزیکەی 90,000 خانەنشین موچەکەیان 220,000 یاخود کەمترە لە 300,000 دینار کە بەشی پێراویستی ژیانیان ناکات وێراوەی کە دادگای فیدراڵی لە ساڵی 2022 لە مانگی 11 یاسای خانەنشین ژمارە 27 ساڵی 2006 کە لە هەرێم کاری پێدەکات هەڵی وەشاندەوەتەوە و حکوومەت هەرێمی پابند کردەوە بەوەی کە یاسای خانەنشینی ژمارە 9 ساڵی 2014 هەموارکراوە پەیڕەو بکات بەڵام تاکو ئێستا حکوومەت نەچۆتە ژێرباری ئەو بڕیارە ئەگەر یاسای خانەنشینی گرتووی عێراق پەیڕەو بکرێت ئەو کاتە کەمترین موچەی خانەنشینان 500,000 دینار دەبێت یەکێکی دیکە لە شکستەکانی کابینەی نوێم ئەوەیە کە سەرڕای بەرزبوونەوەی داهات حکوومەت موچەی بۆ خاوەن پێراویستی تایبەتی نوێ نەبڕیوەتەوە و بەردەوام بووە لە نەگێرانەوەی هاوکاری چاودێری خێزان ئەوانەی کە لە توێژە هەژارەکانن لە ساڵی 2012ەوە موچەبڕینەوە بۆ کەمەندامی نوێ خاوەن پێراویستی تایبەتی نوێ پەیڕەو نەکراوە ئێستا زیاتر لە 30,000 خاوەن پێراویست وە کەمەندام و کورتەباڵا چاوەڕێ ئەوەن کە حکوومەت موچەیەکی 150,000 دیناریان بۆ ببدرێتەوە لەم کابینێت تاکو ئێستان بڕیار نەدراوە سەرڕای بەرزبوونەوەی داهات و ئەمانە سودمەند نەبوونە لە هاوکاریەکی دارایی کە مانگانە 150,000 دینارە لە کاتێکە بەپێی یاسای ژمارە 22 ساڵی 2011 یاسای خاوەن پێراویستی تایبەت و کەمەندام و کورتەباڵەکان هەر کاتێک بەپێی راپۆرتی پزیشکی سەرمێرا کەسێک خاوەن پێراویستی تایبەتە دەبێ حکوومەت لانی کەم 150,000 دیناری مانگانە و هاوکاری کۆمەڵایەتی بۆ بردرێتەوە حاڵەتێکی تر کە حکوومەت بەردەوام بووە لە لێبڕینی هاوکاری چاودێری خێزان دیارە لە ساڵی 2015 بە پاساوی چاکسازی
موچەی توێژە هەژارەکان بڕا کە مانگەنە 150,000 دینار بوو کەمانە دەگرێتەوە ژنانی بێ هاوسەر ئەوانەی کاوسەرەکان مردووە ئەوانەی کە لە هاوسەرەکان جیابنێتەوە ئەوانەی کاوسەرەکان زیندانی و ئەوانش کە هاوسەرەکان بێسەر و شوێنە و منداڵی بێسەرپەرشت سانی تەمەنداری بێکار و بە ساڵات چوان و نەخۆشانی درێژخانی وەکو شەکرە وەکو شێرپەنجە کە حکومەت لە 2015 غەدیرانێ دەکە کە هاوکاریەکی مانگانی 150,000 دیناریان هەبوو لەو کاتەوە بڕاوە بە پاساوی چاکسازی تاکو ئێستا نەگەڕێنراوەتەوە لە کاتێکە ئەمانە لە توێژە هەرە هەژارەکانی کۆمەڵگان بەخوای گەورەتە نەسپێرین خواتان